تا ئێستا هەستت بەوە کردووە ئەو ڕووداوانەی دەیانبینی دووبارەن لە ژیانتدا و پێشتر لە دۆخێکی هاوشێوەدا بوویت؟ بەڵام لە هەمان کاتدا دەشزانیت دووبارە نین و یەکەم جارە ئەو ئەزمونە بکەیت. ئەمە پێی دەوترێت دێژاڤوو کە دەستەواژەیەکی فەڕەنسیە و بە مانای پێشتر بینراو دێت. دێژاڤوو هەستێکی سەیرە کە زۆر کەس لە قۆناغێکی ژیانیاندا تووشی دەبن. بە پێی توێژینەوەیەک نزیکەی 60 بۆ 80 لە سەدی خەڵک وتویانە کە تووشی ئەم حاڵەتە بوون. کەواتە هۆکاری ئەم دیاردەیە چییە؟ وەها دەردەکەوێت هۆکاری هەموو ئەمانە پەیوەندی بە مێشکی مرۆڤەوە هەبێت. دکتۆر ئەندێل تۆلڤینگ پێی وایە کاتێک شتێکی نوێ ئەزمون دەکەین مێشکمان یادەوەری دروست دەکات بە ناردنی شەپۆل و دروستکردنی پەیوەندی لە بەشێکی مێشک کە بە هیپۆکامپس ناودێرکراوە. بەڵام هەندێک جار مێشکمان لێ تێک دەچێت و ئەم پەیوەندیانە تێکەڵ دەکات و هەمان لێ دەکات هەست بکەین پێشتر ئەو شتانەمان ئەزمون کردووە. یەکێکی تر لە تیۆریەکان تیۆری دوو پرۆسێسکردن کە بە پێی ئەم تیۆرە دێژاڤوو کاتێک ڕوودەدات کە زانیاریەکان خانەکانی بیرەوەری کورتخایەن تێپەڕ دەکەن و ڕاستەوخۆ دەچنە ناو یادەوەریە درێژخایەنەکانەوە. بەڵام هەندێک لە توێژەران لەوانە دکتۆر ئارثەر فانکهۆسەر پێی وایە ڕەنگە دێژاڤوو پەیوەندی بە تیۆری پرۆسێسکردنی خەوبینینەوە هەبێت. بە پێی ئەم تیۆریە مێشک زانیاری لە خەوبینینەوە دروست دەکات بەڵام لەگەڵ ڕاستیدا لێی تێکەڵ دەبێت. لە کاتێکدا زانایان هێشتا هەوڵدەدەن بە تەواوی لە دێژاڤوو تێبگەن و چەندین تیۆری جیاواز خراونەتە ڕوو، بەڵام ئەوەی ڕوونە ئەوەیە هەموو ئەم شتانە پەیوەندی بە مێشکی مرۆڤەوە هەیە. ئەگەر جارێکی تر ئەو هەستە سەیرەی دێژاڤووت ئەزمون کرد بە ئاسایی وەریگرە، ئەوەت لەبیر بێت کە ئەوە مێشکتە فێڕت لێ دەکات.